ڕۆژی جومعە یەک دەفتەر دولای لەناو گیرفانیان دەرکوڕە کابرا ئاگاشینەوە بە عشاریە ڕزقەکەی ماڵ و منای لەسەر ئەوەیە برام بۆ نمونە جومعە شتێکی زۆر باشەکە دایان خستووە چی کەس هەیە دێت تێرە یعنی زیتیا کرێ زەلامی خراپە دێ لە شۆنی دوورەوە دێ نەکوم ناوی کەرکوو تێگەی ڕۆژی شەمە خەیچەکە ڕۆژەکە هەموو کەس حەزەکە ئیسراحەت بکە شەمە یەکشەم دوو کاکە ئابرا مۆزەفە جومعە مەجاینە باش شەمە بێکەی کێشەیە شەمە جومعە مێ شەمە وەرە برام کاکە ئێستا وای لێ هاتووە ئەم بازاڕە وای لێ هاتووە بەعشاریکیان نەماوە کاکە چی دکتۆر هەیە بۆتە بەعشاری مهندس هەیە بۆتە بەعشاری چێت ئەوێ بۆتە بەعشاری هەر کەسێ لە بازاڕەوە هاتووە دێت بۆتە بەعشاری دەفتەرێ دۆلاری پێ هاتووە لیا یەک وەرەقەی خێرەکە یەک وەرەقە خێرەکە بۆ دوون وڵای کاکە وەرەقەی خێر باڕم سارێتیر بکڕم دوو وەرەقە خێرەکە وڵا باڕم سارێتر بکڕمە بێتە سێ وەرەقە زەلام واشمان هەیە زەلام واشمان هەیە یعنی جار وا هەیە سارێکی کڕیوە 5 وەرەقە زێر خلالی یەک ڕۆژێکایە خلال یەک ڕۆژ 5 وەرەقە زەرەری کردووە تێگەی لە من برام لایانی باشی هەیە و لایانی خراپەشی هەیە لایەنە باشەکەی جومعانان بۆ خۆت ئیسراحەتەکەی هەموو کەسی عوتڵی هەیە و هەموو شوێنە کاتی عوتڵی خۆی هەیە ئێمەش حەزمان لێ بڕاری گوایە بدەیە کەوای بە عوتڵی خۆمان هەبێ لایانی خراپەشمانەیە لایانی خراپەشمانەیە کاکە ئێمە بۆ نمونە جومعە شتێکی زۆر باشەکە دایان خستووە چی کەس هەیە دێت تێرە یعنی زیتیا کرێ زەلامی خراپە دێ لە شۆنی دوورەوە دێ نەکوم ناوی کەرکوو لە شۆنی دوورەوە دێ بۆ یێرە برام